لا فرني ومالا ولا مالا وكاسبي بۆ کاکە گیان خواقی نەفەوتە. گریان و ناڵەی دایکی ئەو گەنجە کوردەیە کە دوێنێ شەو لەلایەن هێزەکانی یاسایشی نیشتیمانی عێراقەوە لە کەرکووک خەڵتانی خوێن کرا. ئەو دایکە جەرگ سوتاوە ئاڵێ کوڕەکەم بێتاوان کوژراوە و داوا دەکەم حەقی بسێنن. خوا گاتان لێمان بێت و خوا هەواڵی خوا بێ و کەسەی وای لێ کرد حەقی نەفەوتە کوڕەکەم کاستە بوو لە بستە مناڵەوەی شە کرد ماڵەوە بۆ وێ لە وای بۆ وێ بەقورب بەڵێ لە هەولێر بووم ڕێگای هەولێر تەواو نابوو براکەم قەت ماڵم بەجێ نێشتۆ مناڵم جێ نێشتۆ هەستە بەجێ مێشتووە دووزانم کوڕم وای لێ دێ بەخوا قەت ناڕۆشتم. ئەی باوکە گیان باوکە گیان براجە بدرێنە دادگا لە پێ ناچی کوڕم کوژرا ئەی بۆ نەدرێنە دادگا خوا منیشک نییە با بدرێنە دادگا با بگیرێن من خۆش ناقی کوڕی خۆم با بدرێنە دادگا. شەوی ڕابردوو لە ناوچەی 55 گەڕەکی دۆمیزی شاری کەرکووک دوو ماتۆر سواربۆی لە بازگەیەکی یاسایشی نیشتیمانی تێنەپەڕن لە دواوەتەقەیان لێکراوە. هادی شکوور تەمەنی 18 ساڵە و دەست بە جێگیان لە دەست دەدات و هاوڕێکەشی بە سەختی بریندار دەبێت و لە ژێر چاودێری وردی پزیشکدایە کە سوکاری ئەم گەنجە کوژراوە دەڵێن کوڕەکەیان بێتاوان بووە و بەستەم کوژراوە ئەوانیش سکاڵا تۆمار دەکەن. خۆی ئیشی نانەوایە عمری 20 ساڵە ئەمە تۆڕی کڕی بوو بۆ ئیشکاری خۆی پێچوو بوو حەسەنعەلی گەورە و پێ هاتەوە ڕۆژی جمعە بووە دوێنەکەیە چووە سەردای ماڵی براکەم کە لەو گەڕەکە لە گەڕانەوەی تووشی مەفرەزا بن ئەمن وەتەنەکانن لە ترسی ماتۆڕەکەی نەوەستاوە لە دواوە و لە بەرانان کردوون. بۆ خۆم نازانم ساعت چۆن خۆم لاولێر بوومە وەکوڵێن 7:30 ئەو ناوە بووە. من هیچ قانونێکە نەمبینیوە کەسێک تەقە لە کەسێ بکە کە هیچ بەرپێچێکی نەبێت چەک بۆەوە نەکراوە کە کەسێکی پێ بکوژی ئەگە براکەی من ڕەتفعلێکی هەبووە بەرامبەر یاخود براکەی من جێت سەڵێک یاخود بە ڕێزێکی بەرامبەر هێزەکانی ئەمری بکردایە با دەستگیریان بکردا یاخود برینداریان بکردایە بۆ فیشەچە بەسەریێنە براکەی من نە پیاوکوژە نە کێشێکی هەیە نە هیچ کێشێکمان لەگەڵ هیچ کەسێکە هەیە و دوای ئەوە نازانم ینی بڵێم چی هەر کەس ئەگەر داعشش بێت مەخسن ئەگەر هەر کەسێک بێ هەر تۆمەت بارێکش بێت فیشک بەسەرەوە ناندرێت لە کەمەر بە خواریوەندری یا خودت براکەی من گەنجێکی ئاوها بووە دیارە ترساوە لە ترسوی ماتۆڕەکەی لێبسەنن بەپێی ڕووداوی بەپێی شاید حاڵەکان کە ئەڵێن لە مەفرەزەکە نەوەستاوە و ڕۆشتووە با بە دوای بکەوتنایە با دەستگریان بکردایە با برینداریان بکردایە بەڵام بۆ فیشەکان بەسەرێنەوە دڵنیابن ئێمە لە حەقی براکەمان خۆش نابین هەتاوەکم تاوانبارەکان نەگەن بە سزای خۆیان. ماوەی چەند ڕۆژێکە بڕیاری قەدەغەکردن و دەست بە سەراگرتنی ماتۆر سکێل دەرچووە. ئەمەش دوای ئەوە دێت لە 2 هەفتەی ڕابردوودا چەند ماتۆر سوارێک تەقەیان لە پۆلیسێک کرد و جانی لەدەستدا. لە هەفتەی ڕابردووش ئەفسەرێکی پۆلیس لەلایەن 2 ماتۆر سوارەوە تەقەی لێکرا و بریندار کرا. ئەمەش هێزانیەکانی سوورتر کردووە لەسەر هەڵمەتی قەدەغەکردن و دەست بە سەراکردنی ماتۆر سکێل لە کەرکووک. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.